سڵاوتان لەبێت. مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری بەردەوام بەشێک بوون لەو ڕستانەی کە لە بەیاننامەی باڵۆزخانە و کۆنسۆڵخانەی وڵاتان لە عێراق و هەرێمی کوردستاندا هەبووە و بڵاو دەکرێنەوە. هەرچەندە ڕێکخراوە ناوخۆی و نێودەوڵەتیەکانیش چاویان لەسەر ئەم پرسەیە، بەڵام هێشتا ڕۆژنامەگەری لە عێراق و هەرێم بەو شێوەیە نییە کە دڵخوازی میدیاکاران و نوێنەری وڵاتان بێت. ئەوەی لە پێشتردا زۆرتر بەرامبەر بە میدیاکاران دەکرا هێرشی فیزیکی بوو، پەلاماردان، لێدان و گرتن و داخستنی میدیا بوو، بەڵام ئێستا لەگەڵمانەوەی ئەمانەشدا هێرشی ئەلکترۆنی زیادی کردووە. هەرچەندە ئەمە تەکنیکێکی تازەی پێشێلکاریە بەرامبەر میدیا و میدیاکاران، بەڵام هێشتا نەتوانراوە با قەبارەی هێرشە ئەلکترۆنیەکان بەرگری پێویست دروست بکرێت. شارپرێس کە دامەزراوەیەکی میدیای هەرێمی کوردستانە زیاتر لە هەفتەیەکە ڕۆبەڕووی هێرشی ئەلکترۆنی بووەتەوە و بەو هۆیەوە پەڕەکەیان لە فەیسبوک لەدەستچووە. لە ماوەی 2 ساڵی ڕابردووە چەند جارێک هێرش هەبووە، چەند جارێک هەوڵی ئەوە هەبووە کە دەست بەسەر پەڕەکانمان نابگیرێ، بەسەر ماڵ پەڕەکەمان نابگیرێ، بەڵام خۆشبەختانە لەبەرەوەی لە ڕێگەی کۆمپانیای تایبەتمەندەوە ئێمە کارەکانمان کردبوو تا ڕادێکی زۆر باش سکیوریتیمان بەهێز بوو، توانیمان خۆمان بگرین. ئەم هەوڵی کۆتایی کە بەداخەوە ئێمە ئێستا لەو قۆناغەداین کە بڵین ئەو هەوڵی کە هەوڵی هاکردنمان درا و دەست بەسەر پەڕەکانمان نەگیرا، چەند ڕۆژێک پێشەوە دوو جار هەوڵی ئەوە هەبوو کە لە ڕێگەی ئەکاونتەوە لە ڕێگەی ئیمێلەوە کە ئەکاونتێکی فەرمیشمان دیسانەوە هاکراوی کە ئێمە کاری ڕاستەوخۆکانمان پێکرد و پۆستەکانمان پێکرد زۆربەی ئەو دەستی بەسەرداگیرا، دوایەوە هەوڵی هاکردنی ئیمێلەکە درا. بەداخەوە لە ماوەی تەنها 40 سانیا وەکو ئێمە سەری داتاکانەکەین دەست بەسەر پەڕەی شارپرێز داگیراوە کە خاوەنی زیاتر لە 780,000 فۆلۆوەرس و لایک بوو، ئەوە یەکێک لە پەیجە بەهێزەکانی هەرێمی کوردستان بوو. هێرشەکانی ڕابردوو هەمووی لەناو خاکی هەرێمی کوردستانەوە کراوە، لەناو خاکی عێراقەوە کراوە، بەشێک لە شارەکانی عێراقیشی تایە، بەڵام بەداخەوە ئەمەیان دیارە لەبەرەوەی زانیوانە لەوانەیە تیمەکانی ئێرە نەتوان بە ئاسانتر کۆنتترۆلی بکەن، لە ڕێگەی تیمی دەرەکیەوە کراوە، بەڵام هاوکات بووە لەگەڵ هاوڵەکانی تر لە ناو خۆی هەرێمی کوردستانەکەواتە دوو هەوڵ هەبووە، هەوڵێک لە ناوخۆ، هەوڵێک لە دەرەوە، ئەوەی دەرەوە توانیوێتی کۆنتترۆلی کارەکە بکات، حتمما کۆمپانیای گەورەتر و خەڵکی شارەزاتر و مەبەرمەشتر کارەکەی کردو. دیمان کردو بە هەردوو لایەنەکەەوە و ئاگادارمان کردوون لە قیسلێمانی سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان و سنتەری میترۆژ، هەردووکی ئاگادارن، هەردووکی ئیتیساڵمان هەیە، پەیوەندیمان هەیە، هەردووکی چاوەڕێ ئەوەن کە ئێمە نەتیجەیەکیان بدەینێ بۆ ئەوەی ئەوانیش بتوان قسەی لەسەرکەن ئایا حاڵەتەکە چۆن بۆ چی بووە. لەبارەی ئەم پێشێلکاریە میدیایەوە ڕەحمان غەریب ڕێخەری سنتەری میترۆ با زوومی ڕاگەیان ئیدانەی ئەو هێرشە ئەلکترۆنیە دەکەن کە کراوەتە سەرپەڕەی شارپرێس لە فەیسبوک. ئەمە جاری یەکەم نییە کە پەڕەی میدیاکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕوبەڕووی هێرشی ئەلکترۆنی دەبێتەوە، هەر بۆیە سنتەری میترۆ لەبارەی ئەم هێرشانەوە دەڵێ هێرشی ئەلکترۆنی چەکێکی تازەیە بۆ وەکبکردنی دەنگی میدیا. پێویستە میدیاکان لە ڕووی تەکنیکیەوە پاراستنی ماڵپەڕ و پەڕەکانیان لە پلاتفۆرمە جیاوازەکان بەهێزتر بکەن. دامەزراوی میدیای زووم جگەلەوەی ئەرکی میدیای خۆیەتی هەموو پێشێلکاریکی تایبەت بە مافی مرۆڤ و ڕۆژنامە نووسان بڵاو بکاتەوە، هاوکات با گوێرەی ئەو ڕێکەوتن نامانەی لەگەڵ ڕێکخراوی PFP ئەمریکی ئیمزای کردووە گرنگی زیاتر بە بابەتەکە دەدات. باگوێری ڕێکەوتنەکەی نێوان زووم و PFP هەر پێشێلکاریەک کە زووم بڵاوی بکاتەوە ڕێکخراوە ئەمریکیەکە بە دواداچوونی خۆی بۆ دەکات و ئاڕاستەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و حکوومەتی عێراق و هەرێمی دەکات. خواتان لەگەڵ.